هەبوونی مین لە شاخەکانی کوردستان تەنیا ژیانی گوندنشینانی نەخستووەتە مەترسی، بەڵکو ڕێگرێکی گەورەیە لە بەردەم ئەنجامدانی توێژینەوەی زانستی لەسەر زۆربەی شاخەکانی هەرێمی کوردستان. ئەرکان و هەڵات دوو زەویناسی گەڕیدەن، پێکەوە کار لەسەر کۆکردنەوەی داتای تایبەت بە شاخەکان دەکەن. چێڵگە مینیەکان تا چەند بووینە کێشە لە بەردەم ئەنجامدانی توێژینەوەکی زانستی لەسەر شاخ؟ لە ڕاستیدا ینی کێڵگە مینیەکان یەکێکن لە هەرا بربەستە گەورەکان لە بەردەم زەوی ناسان. ئێمە کە ئیستا لێرەین لەبەر ئەوەیە کە کێڵگەی مینی لێ نییە. خۆگەر هات بەو کێڵگەی مینی لێبووە نەمانەتوانی بێنێرە. چەندین شاخمانێ هەر لە شاخەکانی لە سنووری گەرمیان و سەرتەکی بەمۆ هەر بە حدودەکان لە شاخەکانی دەوروبەری هەڵەبجە و هەتا ئەگاتە پێنجوێن و ماوات و قەڵاتزێ و لێرە و هەتا ئەگاتە چۆمان و حاجی ومەران و منتیقەی بەرواری باڵاش هەموو ئەو منتیقانە هەموو ئەو ناوچانە بەڕاستی مین ڕێژکراون.